جەنگەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی لە کەناراوەکان و گەروە نێودەوڵەتیەکان کردووە. ئەمریکا دەیەوێت لە ڕێگەی گەماروی دەریاییەوە هەناسەی ئابووری لە ئێران ببڕێت، لە بەرامبەریشدا تاران هەڕەشەی بەکارهێنانی کارتە سوورەکان دەکات. لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا کە تایبەتە بە شیکار و توێژینەوەی ڕووداوە سیاسیەکان، دکتۆر فاروق محەممەد مامۆسای زانکۆ و شارەزا لە مێژووی ئێران ڕایگەیاند ئێران کارتی فشاری دیکەی وەک داخستنی گەروی بابولمەندی لەبەردەستە و لە حاڵەتی ناچاریدا تاران پەنا بۆ داخستنی دەریای سوور دەبات. توانین بڵین ئەمریکا دەوێت بە هەمان چەشی کە ئێرانەکان بەکارهێنا بە هەمان چێک لە ئێرانەکان بدە. بێگومان ئەمە کاریگەری گەوری لەسەر ئێران و ئابووری ئێران دەبێت بۆ مانایی کە زۆربەی کەرتی بازرگانی نەوت و سوتەمەنی ئێران لە ڕێی بەندەرەکانەوە لە ڕێی دەریاوە بۆ وڵاتان دەنێرێت. ئێرانەکان بە تەبعی خۆیان پشوو درێژن و لێرەدا گرە لەسەر کار دەکەن، چونکە ئەگەر چی ئەم گەماروی کاریگەری لەسەر ئێران هەیە، بەڵام بێگومان کاریگەری گەورەشی لەسەر وڵاتانی جیهان هەیە، لەسەر ئەوروپا، لەسەر ناوخۆی ئەمریکا، چونکە نرخی سوتەمەنی گران بووە و لەسەر چین کاریگەری هەیە، چونکە ئێستا چینش هاتوۆتە سەر خەتکە ئێوێ کۆتایی بەم گەماروی بێنێ. هاوکات هاتووان عومەر توێژەری سیاسی ئاماژە بە گەماروە ئاویەکانی ئەمریکا دەکات و دەڵێت ئەمریکا دەیەوێت توانای دەریایی ئێران تاقی بکاتەوە و گەمارەکان چڕتر بکاتەوە تا لەسەر مێزی دانوستان سازش بە تاران بکات. دەشڵێت ترەمپ چۆن هەنگاو بە هەنگاو جەنگی دەست پێ کرد، ئەوهاش دەیەوێت پلە بە پلە لێی بێتە دەرەوە. دوجار پاکستان کاریگەریی گەوری لەسەر وڵاتانی خلیج هەیە، توانای ئەوەی هەیە کە ئەوە کۆی ئەوترێ هادئیان بکاتەوە، چونکە ڕێکەوتنامەی ئەمنی هەیە لەگەڵ سعودیەکانە و هەروە دەوڵەتێکی ئیسلامیە ئەتوانێت ڕۆڵی ئەوە بژێڕێت کە ئەم پرۆسی دانوستانە بەرەو پێشەوە بەرێ. ئەم گەمارویانە بۆ بەکاربێنرێ بە جۆرێک لە کەشێکی ئاگربەستا توانای خۆ ئامادەکردنەوەی کە پێوتی ئۆڤێرهاڵ ئەوە بەرەو ئەوە بڕوا. سێمیان کە بە قەناعەتی من سیناریۆی مەطلوبەوەی کە پێوتێ سیناریۆی خوازراوە ئەوەیە کە چونکە بۆ معلوماتی گەمارۆکان ئەو گەمارۆ دەریایە قەرار نییە بێتە ناو قوڵایی کەنداوە گەمارۆ بکە لە باکووری ڕۆژ ئاوای ئۆقیانوسی هیندی، ئەوەی کە پێوتێ زمانەی ئۆقیانوسی هیندی، ینی لە پشتی شاخەکانی کە عومانەوەیە. لەبەرەوە بە جۆرە لە جۆرەکان ئەتوانین بڵین نزیک بە 1000 مایلی دەریایی دوور کەوتوەتەوانێت لە سنوورە ئاویەکانی ئێرانەوە. مەبەستی لە چییە؟ ئەوەیە فاسیلەیەکی هەم زمانی هەم لە ڕووی مەکانی شۆ فاسیلەیەک دروست ببێ لە بینی ئەمریکا و ئێرانە و تێستێکی مەحاسەڵە دەریاییەکەش ئەکرێ لەم نێوەندەیە و ئەتوانێت بە دوو قۆناغا بڕوە و ئەتوانێت هەم خۆی ئامادە کاتەوە بۆ جەنگ. ئەمجا ئەمایان جەنگێکی جیاوازترە کە جەنگی مەحاسەڕەی دەریاییە و کاتە لەژێر ڕەسەدی هەموو توانای تەکنۆلۆژیای موشکی و درۆنی ئێرانی شانابێت، چکە مودایەکی باش دوور کەوتوەتەوانێ شێوازێکی پلیکانەیش پلە بە پلە بتوانێت بێت لە جەنگەکە بێتە دەرەوانێ. ئێستا چاوەکان لەسەر گەروە نێودەوڵەتیەکانە تا دەربکەوێت دەریا بەدەستکێوەیە و سەرکەوتنێکی سیاسی و ڕەمزی بۆ خۆی دەستەبەر بکات و خاڵەکانی خۆی لە دانوستاندا بچەسپێنێت.